بجد راجع به بازار عراق به ما بگو، تفاوتاش با بازار ایران چیه؟ فرقی هەیە جارێ ئەسڵان بازارێکی مۆبلی وەکو ئەفتابات لەلای ئێمە هەر نییە، بەڵام ئێمە خۆمان کارخانەی مۆبلمان هەیە بۆ دروستکردنی، بەڵام مواد خامەکەیمان نییە بڵێن. با یافتاباد الان داری کار میکنی و حجم مالی که با هم کار کردی تا چقدر بوده؟ تقریبا ساڵێک تەسەوڕەکەم شتێ زیاتر شتێ کەمتر تا ئێستش معاملەی کە کردبێتمان یەکجار لەگەڵ ئاغامین 360,000 دلار خەریدمان هەبوو، 20,000 دلار بورسی نانخوری. از کی ورود کردی به صنعت مبلمان؟ این شغل رو چطوری انتخاب کردی؟ من پێشتر دوکانی دەرتاشیم هەبوو، بەڵام دوکانەکان بچوو بوو. کی یافتاباد بهت معرفی کرد؟ چطور اصلا با بازار ایران آشنا شدی؟ ئاغامین یەکێک لەو کەسانەی کە لە یافتاباد شۆڕۆمی هەیە، ئەویش کارخانەی هەیە، هاتم لەڕێی ئەوە بەیرە ئاشنا بوو. یه ذره این برنامه‌مون متفاوت‌تر شده نسبت به همیشه. شاید خیلی‌ها فکر می‌کنن که ما فقط راجع به صنعت مبلمان ایران داریم صحبت می‌کنیم، ولی مهمان این سریمون یکی از دوستان ماست که در واقع از عراق ما میزبانشون هستیم در یافتاباد، آقا بهجت. من دوست دارم یه مقداری بهجت جان شما راجع به بازار عراق و وضعیتی که در حال حاضر توی عراق هست به ما بگی که چطوریه، مثل ایران بازار عراق یا نه تفاوت داره، تفاوتاش چیه؟ پێشەکی بە ناوی خوا سواز بۆ ئێوە بۆ چاوپێکەوتنە. من بەهجەتم خاوەنی سوڵتان هۆم لە سلێمانی لە عێراق. خب بجد راجع به بازار عراق به ما بگو، تفاوتاش با بازار ایران چیه؟ چند وقت اصلا با بازار ایران آشنا شدی؟ بازار عراق چطوره؟ می‌دونم به اون توضیح بده که برای ما یه ذره مبهمه که توی عراق چه خبره، تو صنعت مبل، تو ایران چه خبره، چه تفاوتایی با هم دارن؟ من تقریبا وابزانم 5 ساڵ 6 ساڵە بێت هاتچۆی ئێرانەکەم بۆ ئیشوکاری هەم مۆبل هەم پێشتر لە موادی MDF لە خامە بۆ کەوانتر و ئەم شتانە. تقریبا ئەتوانم بڵێم بازار لای ئێمە باشترە، بەڵام وەکو سعر و مناسبی شتی ئێرە مناسبترە و گونجاوترە لە ڕووی نرخەوە. لەگەڵ ئەوەشە ئێمە ئیسفادەمان لێ کردووە، الحەق سعرەکان بۆ ئێمە گونجاو بوو باشە. یعنی پس تو عراق تولیدی نداره، بیشتر تو عراق نمایشگاه داری و کارها رو از ایران تهیه میکنی و میفرستی عراق و اونجا در واقع فروش فقط داری؟ من کارخانەم هەیە، خۆم کارخانەی کابینە سازیم هەیە، ینی معمەلی دارتاشی لای خۆمانەڵەن دارتاشی بۆ دروستکردنی ژووری نووسن کەوانتر هەر شتێک لەو بابەتانە ئێمە کارخانەمان هەیە. بەڵام هاتچۆکەم بۆ ئێرە ئەوە بووە کە لای ئێمە کارگەی دروستکردنی تەبەقی MDF-ەکە نییە و پێشتریش ینی هەر ئێستاش نییە بەڕاستی، لەبەرەوە لێرە بە جوملە ئەمانکڕی و لەوێ ئیشمان پێ کرد. بەڵام ئێستا زیاتر من ئیشی کارخانەی هینم هەیە، کارخانەی مۆبیلیاتم هەیە، خۆمان دروستیەکەین و لێرەش ئەیکڕین. هەنێ جار ئەمانە ئێرە مۆدێلێکن کە سعرەکانی هەرزانترەکەوێ، لای خۆشمان مۆدێلمان هەیە دروستیەکەین و ئەوە تقریبا لە هەردووکە ئیشمان کردووە. پس مبلمان به این سبکی که داخل ایران هست کارگاه تولید تو عراق کلن نیست یا توی سلیمانیه فقط نیست، یا هست بهجت تو این کار انجام نمیدی؟ بڵێن هەم کارخانەیەک بێت قماش دروستکە یا تەبەقی خامەکە دروستکە، کارخانەی ئەوە نییە، بەڵام کارخانەی تر هەیە کە بەیەکیەوە بنێت. ینی بۆ نمونە نازانم چۆن پێت بڵێم، ئێمە خۆمان کارخانەی مۆبلمان هەیە بۆ دروستکردنی، بەڵام مواد خامەکەیمان نییە، بڵێن ئەمە خۆمان دارەکەمان هەیە یا قماشەکەمان هەیە یا ئیسفنجەکەمان هەیە، ئەمانەمان نییە. خب پس کارخانه در واقع کارگاه اسمبل کردن و سر و هم کردن در واقع مبلمان هست. حتی مواد خوابشان کارگاه داخل ایران هم همینطوره، یعنی اکثر کارگاهی که ما تو ایران هم داریم همینطوری که مواد خامش را جای مختلف تامین میکنن، حالا یا داخلیه یا خارجیه، و نهایتا مبلا رو با همینجا در واقع اسمبل میکنن و میفروشن. من جواب سوالو نگرفتم، این که تفاوت سبک بین ایران و عراق چیه؟ چه تفاوت‌هایی بین این بازارها وجود داره؟ اصلا آیا بازاری مشابه بازار یافتاباد و بازار مبل در عراق هم هست؟
فەرقی هەیە جارێ ئەسڵەن بازاڕێکی مۆبیلی وەکو ئەفتابات لە لای ئێمە هەر نییە شوێن هەیە ینی سەرجادێ و بۆ نمونە شوێنێکمان هەیە سەرشەستی بە بڵێن ڕیزێ دوکان هەیە بەڵام وەکو ئاوا مۆڵێکی ئەوە تایبەت بە بازاری مۆبیل بێ لای ئێمە ئەوە نییە. از کی ورود کردی به صنعت مبلمان؟ اصلا چه شد که صنعت مبل رو انتخاب کردی؟ این شغل رو چطوری انتخاب کردی؟ من پێشتر دوکانی دەرتاشیم هەبوو بەڵام دوکانەکەم بچووک بوو دوکانەکەم گەورە کرد کاتێکە دوکانەکەم گەورە کرد پێویستی بوو یعنی ئیشەکەی منیش وایە ئیشی ماڵیش عادەتی ئەبێ مۆبلیشت هەبێ چوومە بواری مۆبلیشەوە تقریبا 5 ساڵ ئەبێت لە بواری مۆبلام هەواڵی لە خەڵکم ئەکڕێەوە دواتر خۆم کارخانەیەکم دانا و ئیتر سپاس بەخوا ئێستا ئیشەکەین لەو بوارە و هەم ئەشکڕین لە تورکیا هەم لە ئێران ئەکڕین بە جملە هەم خۆشمان دروستێکن. از چه سالی؟ از 5 سال گذشته شروع کردی کابینت سازی و بعدم به سمت مبلمان رفتی و کار مبل رو از کجا شروع کردی؟ از خود عراق شروع کردی یا نه از اول اومدی سراغ ایران؟ 5 ساڵە بێت لەم بوارەم هەواڵیش ینی لە خەڵکم ئەکڕیەوە نەبێ خۆم بە جملە بیکڕم و کەم ئەم کڕی لە خەڵک دواتر هاتشوی ئێرانیشم کرد لە ئێران بە ترێلی و ئەمانە بە جملە ئەمان کڕی و تا وای لێ هاو خۆمان کارخانەمان دانا. الان چی کار میکنی؟ الان فقط مواد خام رو از ایران تهیه میکنی اونجا خودت مبل میسازی یا نه مبل کامل رو هم دست کامل رو هم خریداری میکنی یا نه چطوری اوضاع؟ ئێستا بێجگەلەوەی کە خۆمان دروستیەکەین لێرەش ئەیکڕین سوتفا کات لە ڕێی دۆست و ناسراوی قەدیمەوە کە پێشتر ئیشمان لەگەڵا کردوون مۆدێلاتی تازە شتێک ئەبینین بەترێلی ئەیکڕین یاوە تا چەند مۆدێلێکە کڕینەوە ئەیبینەوە لای خۆمان لێ ئەیفرۆشین. داستان آشناییت با یافت‌آباد چی بوده؟ کی یافت‌آباد بهت معرفی کرد؟ چطور اصلا با بازار ایران آشنا شدی؟ ڕۆژێکیان لە دوکانی خۆم دانیشت بووم لە شۆڕۆمێکی خۆمان دانیشت بووم ڕۆژبڵی شوکاری ڕۆژانە بووم لە میوانێکمان هات کە ئێسر زۆر خۆشەویستە و زۆر جاریش سەردان یەکەم ئاغا ئەمین یەکێک لەو کەسانەی کە لە یافت‌آباد شۆڕۆمی هەیە ئەویش کارخانەی هەیە ئەو ناسی هات بۆ لامان کە وەکوی شمان پێ بفرۆشە شتی لێ بکڕین وەکو جملە ئیتر میوانداری کردم بۆی سەردانی ئێرە بکەم پێشنیاری بۆ کردم بێم بۆ ئێرە و داوەتی کردم ئیتر منیش بە خۆشحاڵیەوە داوەتەکەیم قبوڵ کرد و هاتم لە ڕێ ئەوە بەیرە ئاشنا بوو. پس هیچ شناختی نسبت به یافت‌آباد و صنعت مبلی که توی ایران هست تو عراق وجود نداره؟ اصلا عراقی‌ها یا کردها که توی عراق هستن راجع به مبل ایرانی چی فکر میکنن؟ نه تەسەوڕ ناکەم خەڵکێکی زۆر بزانێ مەگەر ئەو کەسانەی تیجارن ئیشی تیجارەت بکەن ئەیکینا وەکو خەڵکی عام نازان بەڵام بەڕاستی بازارێکی باش و گەورەیە و هەم بۆ تیجارەت خەڵک ئیسفادەی لێکە تەسەوڕەکەم هەم بۆ ئەگەر کەسێکیش بۆ ماڵی خۆی بێ هەر ئیسفادەی لێکە. تا حالا چند وقته؟ بس خیلی زمان طولانی نیستش که داره با یافت‌آباد کار میکنی؟ فکر میکنم در حد شاید 1 سال یا کمتر از 1 سال. چند وقته که با یافت‌آباد الان داری کار میکنی و حجم مالی که با هم کار کردی تا حالا چقدر بوده؟ تقریبا ساڵێک تەسەوڕەکەم شتێ زیاتر شتێ کەمتر ببێت کە ئیشەکەم لە ڕێی یافت‌آباد و لە ڕێی تارانە تا ئێستش معاملەی کە کردبێتمان یەکجار لەگەڵ ئاغا ئەمین 360,000 دلار خەریدمان هەبوو ئەلئانیش هەر ئامڕۆ تقریبا 20,000 دلار بس خریدی کورسیم کردو کورسی نانخوری. بهت چه ظرفیت‌هایی وجود داره تو عراق؟ یعنی بین ایران و عراق به نظر تو چقدر میتونه این حجم تجارت افزایش پیدا کنه؟ چون همونطوری که گفتی خیلی الان شناخته وجود نداره نسبت به بازار ایران و صنعت مبلی که ما الان داریم. آیا ظرفیت هنوز هست؟ یعنی مردم عراق اقبال دارن، دوست دارن که استفاده کنن، یا اصلا مبلمان هایی که تو ایران استفاده میشه توی سلیقه‌شون هست یا نه؟ لە هەواڵی کۆمەڵێک کەس حەزی بە مۆدێلی مەلیکیە کرد یعنی وەکو ئەمانە با بڵێن بەڵام
ئەکسەرێت ئێستا خەڵک زیاتر حەز بە مۆدلی ڕاحەتیەکە. الان بس سبکیه که چون هنوز تصوری که ما مردم ایران داریم این که اعراب و کسایی که در واقع کشورهای اطراف ایران هستن مبل‌های سلطنتی رو دوست دارن، ولی الان میگی که سلیقه ها مثل خود ایران عوض شده و اونا هم به سبک و سمت مبلای راحتی و احتمالا مدرن و مینیمال رفتن. آره بالضبط. ئێستا لای ئێمەش وای لاتۆ لای ئێمەش جاران خەڵک حەزی بە مەلیکی و سەڵتەنەتیە کرد، بەڵام تقریبا ئێستا مۆدێلی ڕاحەتی و مۆدێلی مدرن و ئەمانە یعنی شتی. سبک خرید مردم عراق هم مثل مردم ایرانه. الان مردم ایران همه باید تو خونه هاشون مبل باشه، حتی مبل یه جوری در واقع اسباب اساسیه ضروری زندگیه، همه باید باشه و معمولا هم خب افراد متمول جامعه مرتبا سال به سال یا چند سال عوض میکنن. سبک زندگی مردمی که تو باشون کار میکنی یا بهشون کار میفروشی اینطوری هست یا نه؟ طبعا لای ئێمەش هەروایە خەڵک حەز دەکات دوای مۆدێلێکەوێ ساڵانە ئەیگۆڕێت، مەگەر زروفێکی جیاواز کە ئەو کەسە نەیبێت یا کێشەیەکی عامی زروف هەبێ ئەگینا کە کاتێک خەڵک وەزعی باش بێت هەموو شتێکە گۆڕێت نەکەر مۆبیل، یعنی حەزی پێیەکەن بە گۆڕانکاری هەموو کەسێکیش هەیەی. خب پس تقریبا نزدیک به همه، یعنی بین ایران و عراق فکر میکنم سبک زندگی مردم و سلیقه ها نزدیک به همه، چون اینجا هم تقریبا مدل های کلاسیک کمتر شده، مدرن همه دارن استفاده میکنن و عوض کردن هم الان داره اتفاق میفته. مبلا رو چطوری میبری؟ یعنی چالش هایی که توی مسیر داری از ثبت سفارش توی ایران، تامین دلارش تا رسوندن به نمایشگاه، این چجوریه این مسیرش برات؟ دلار بەرز و نزمەکات کێشەمان بۆ دروستە بێت لە معاملەکانە، بەڵام تا حەدێک تقریبا ڕاهاتوین بەوە بەشکم ئینشەڵا ئێوە بێت کە سعر سابت بێ و مشکلی دلار نەبێ و ئەگینا خۆی هەر هەیەی بەشی خۆی مشکلی هەیە. خب این ثبت سفارش، بارگیری و ترخیصش و ورود کالا به عراق اینها مشکلاتی براش نداشته؟ یعنی خیلی کار سخت و چالشی نبوده؟ نا ئەو شتانە کێشەی نییە، بە حکمیەوەی هەموو بوارەکان کەسی باش هەیە تیا ئیشەکە. ئێستا بۆنمونە چۆن لێرە کارخانەی باش هەیە لە حدودیشا کەسی باش هەیە، ئیشی بەس ئەوەی تەشخیصکارە، یعنی ئیشی گومرگی ئەکات بە ئاسانترین شێوە، یعنی ئەو شتانە هەم لە حکومەتی عێراق هەم لە حکومەتی ئێران ئاسانکاری کراوە، هیچ مشکلێک نییە. سیارە هەیە بارەکرێ و گومرگی خۆیەکرێ و ئەڕۆت، مشکلی نییە. یه مقداری واسه من این قضیه جذاب بود. یه سوالی که من کلا ذهنمو درگیر کرده اینه که توی بازار مبل و توی یافتابات اینطوری خرید اتفاق میفته که مبل ها سفارشی سازی شده است. یعنی شما مبل رو که انتخاب میکنی رنگ چوبش، رنگ پارچش و طرحش رو تغییر میدی. اینو چجوری تونستی حل کنی؟ یعنی اینجا تو یه کاری رو سفارش میدی که دیگه پارچش کوبیده شده، رنگ چوبش مشخصه، بعد مردم خب همونو باید بخرن، یا نه سفارش میذاری ایران کار رو سفارشی برات بسازن؟ اینو چجوری تونستی برطرفش کنی؟ ئێمە خۆمان کارخانەمان هەیە، کارخانەی مۆبلمان هەیە، سواز بەخوا کە ئێستا ئەو وشانە ئاسانترن وەکو جاران نییە. جاران شتێک باتایە بە سەقەتی ئەواتر تاوە سەقەت و ئەبوو فڕێ بێ، بەڵام ئێستا کەسی باش هەیە لای ئێمەش کارەکەن، ئەگەر ئێمە شتێکیش خۆمان دروستی نەکەین بە حازری بۆمان بێت لێرەوە و ئەوەش ڕوویاوە. جاری وا بووە بارمان داوا کردووە بۆ نمونە ڕەنگی ئەو بۆیاخە قاوەیەکی تۆق بێ، کاڵ هاتووە، غەڵەت بووە یا خەلەلێکی هەبووە، بە خۆشحاڵی و لای خۆمان هەلی هەیە چاک بێ، خۆمان چاکەکەین. چون برای منم این قضیه سوال بود که وقتی بار رو میگیری میبری، بار خام رو باید بگیری، یعنی یک کلافه خام رو باید بگیری، پارچش رو هم قطعا نباید روی مبل بکوبید، چون پارچه هم اگه روکوبی کنید اونجا به مشکل میخورید یا تو سلیقه مشتریتون شاید نباشه. الان ئێستا من لە کورسی نانخۆریەکان وام کردووە بە خامی کڕیومە لەبەرەوەی حەقدەست و موادی داری ڕاشەکە لێرە هەرزانتر کەوتووە، لای ئێمە گرانترەکەوێ، بە هەیکەلی کڕیومە بە خامی، لای خۆمان هەم بۆ یاخێکین هەم ماشی لێ.
هەم چونکە ئێستا کار لای ئێمە وای لێتەوە خەڵک حەز بە تەڵەبەکە لەسەر تەڵەب شتەکرێت یعنی ئەوە نییە بڵێ ئەم مۆدێلە حازر هەمە ئەم مۆدێلە یەکسەر بڕوات یا بە بەردەوام ئەو مۆدێلە بێت ئەگۆڕێت وەکو مۆدێلەکە وەکو هەیکەلەکە قبوڵە بەڵام هەم قماشەکەی هەم بۆ یاخەکەی ڕەنگ و ئەوانەی حەزەکار لەگەڵ تەسیسی ماڵەکە یا لەگەڵ شتەکانی تربی گونجێنێ ئێمە خۆمان ئەوەی بۆکەین هەم ڕانکەی ئەگۆڕین هەم قماشەکەی ئەگۆڕین. واسه این تغییره اینطوریه که باید هر کسی که حالا بالاخره میخواد کار صادرات انجام بده یا مبری خواد بره اونور باید حتما کارگاهی باشه و بتونه این تغییرات روش اعمال کنه. توی این مدت که کار کردی من دوستم راجع به یک نکته هم صحبت کنیم، راجع به این داستان جنگ 12 روزه که توی ایران اتفاق افتاد چقدر تأثیر گذاشت روی کارت؟ اصلا تأثیر گذاشت نذاشت؟ چه وضعیتی اتفاق افتاد برات؟ و دڵنیاییەوە تەسیری هەبوو حتا نەک ئەو کاتە دواتریشی ئەم تەسیری هەبووە خەڵک یعنی سڵی کردێتەوە لە وەزعەکە خەڵک هەبووە حەزی نەکردووە معاملەکە بکات مشکلەی بۆ دروست بووە ئەتوانم بڵێم بە ئێستاشەوە خەڵک هەر مرتاح نییە یعنی کاڵێم خەڵک مەبەستم لە تیجار بە دڵێکی ساغ و بە مرتاحی ناتوانێت ئیشە بکات. بله دقیقا همینطوره. ولی بعد از جنگ چطور برگشت مثل سابق شدید یا نه همچنان توی شرایط در واقع مبهمیم؟ طبعا هر سەقامگیری هەبێت لە هەر شوێنێک نەک لە ئێرە خەڵک بە مرتاحتر ئیشەکات بەڵام کە سترێس هەبوو یا سەقامگیری نەبوو شەرتەر شەڕیش نییە یعنی وەزعی دارایی بۆ نمونە وەزعی دارایی خەڵک ئەگەر باش نەبێ مشکلە دروستە بەڵام ئەگەر سەقامگیری هەبێ وەزعی عامی حکومەت یا دارایی خەڵک باش بێ ئاسانتر ئیشەکانەوە. بهجت توی نمایشگاه خودت توی سلیمانیه اول بگو چند متر نمایشگاه، چه مساحتش چقدره، چند از کار میفروشی، اگر ایرادی هم نداره بگو از نظر در واقع دلاری چقدر درآمدت اونجا؟ وەکوتم سواز بخوا ئەمە ئیشەکەمان گەورە کردووە ئەگینا لە هەوڵی وا نەبووین ئێستا دوو نمایشگای گەورەمان هەیە هەر یەکێکیان تقریبا 800 متر تا 500 متر یەکیان 500 متر یەکیان 800 متر ئەوێت سێ تەبەقە یەکیان یەک تەبەق بەعام باشە و لای ئێمەش تەئسیراتی بازار هەبوو بە حکمی بێموچەی و ئەو شتانە بەڵام هەر هێشتا سواز بخوا لێ ڕازین چونکە ئیشی مۆبیلیات ئیشی ماڵ وەکو شتی تر نییە تۆزێک تەڵەبی خۆی هەر هەیە تەسەوڕەکەم بڵێم بەپێی مانگیش فەرقەکات مانگی وا هەیە 2 ترێلی مانگی وا هەیە 3 ترێلی مانگی وا هەیە 1 ترێلی یعنی 18 تاقم یا 20 تاقم یا 30 تاقم ئەو مار بۆ مان فەرق. چه خاطره‌ای از سفرات به تهران و ایران داری بهمون بگی؟ خاطره‌ای که به نظر جذاب باشه. ناڕەحەتی وەکو شتێکی خۆشی وا لە خەیاڵم نییە بەڵام وەکو ناڕەحەتی زۆرم بەسەر هاتووە بەڕاستی لەم ڕێگە یەکێ لەوانەیە کە زۆر لام قرس بوو زۆر جاریش باسی یەکەم مەسەلەی مۆبایلەکەم بوو گوشەکەم بەدەستمەوە بۆ ئاوا بۆ ئیش و کار قسەمە کرد بە گوێمەوە بوو لە ناو تارانەوە یەکسەر لە دواوە لێیان بردم و کلام کردەوە سێرەکەم ماتۆر سوارێک و ڕۆی شتی تریش زۆر بوو بەڕاستی بەڵام یەکێکی کەش لە ناڕەحەتیەکان ئەوە بوو لەگەڵ برادرێک ئیشم کرد ئیشەکان تۆزێک بۆ ئەو کێشە دروست بوو و پاڕۆشتی من لای ئەو گیر بوو ئێستا وەکو باسێکی خۆش باسێکەم ماڵی تێپەڕی ئەگیرا ئەو کاتە زۆر ناڕەحەت بوو بلیتی تارم بڕی بوو کە بگەڕێمەوە سەری ساڵی ئێمەیە کرد کە بگەڕێمەوە بۆ لای خۆمان درەنگ خەبەرم بۆیەوە کاتی خەبەرم بۆیەوە تیارەکەم ڕۆشت بوو چوومە ناو مەتار کاتێک چوومە ناو مەتار وتی پەرواز ڕەفت ئێستا خیلی ناڕەحەت بووم. اخلاق عجیب یا اخلاق بدی که از مردم ایران و بازار دیده چی بوده؟ من ئێستا لە ئێرانم یعنی حەق نییە هەموو شتێکی خراپ بڵێم بەڵام هەم خراپ هەبوو هەم باش هەبوو بەڕاستی شتێک کە ئەوەی لام ناڕەحەت بوو بێ ئەوە بوو کەوتم هەم معاملەی باشیان لەگەڵ نەکردم وەکو ئەوەی فێڵیان لێ کردم پارەم خورا لە ئیش و کارەکە و لەگەڵیشە ئەو
دزینی مۆبایل و شتم بوو و تقریبا هەنێ شتی تر یعنی ئینسان هاتە دنیا بێ هەم باش ببینێ هەم خراپ ببینێ ئیتر تێپەڕی الحەمدوللا ئێستا بەلامەوە ئاساییە شتانە تێپەڕیەوە. مهمترین درسی که بازار بهت داده چی بوده؟ ئەتوان بڵێم ناڕەحەتیم زۆر بینیوە لەگەڵەوەشا بڵێم چی فێر بووم فێری سەبر و تەحەمل بووم یعنی ئەوە فێری ئەوە بووم کە سەبر بگرم تەحەمل بکەم چونکە ڕۆژ هەبووە بەقەدەر 100 ساڵ ناڕەحەتیم بینیوە بەڵام خدا شکر ئێستا سەبرم هەیە یعنی تەحەمولەکەم. آقا خیلی ممنونم ازت بهجت که لطف کردی حضور داشتی افتخار دادی به من که با هم دیگه مصاحبه کنیم و یه مقداری با فضای بازار بیشتر آشنا بشیم. سوالی هست که ازت نپرسیده باشم یا چیزی که بخوای بگی که تو این گفتگو راجبش صحبت نشده باشه؟ زۆر سپاس منیش زۆر خۆشحاڵ بووم کە ئەم دانیشتنم لەگەڵ ئێوا کرد ئینشەڵا بۆ ئێمەش و بۆ ئێوەش سەرکەوتووە بێت و هیوادارم سوودی هەبوو بە قسەکانمان ئینشەڵا خێر بێتە ڕێ هەموو لایەک.